ناڕوونی لە داهاتە نەوتەکان و سکاڵای ئەندامانی پارلەمانی کوردستان و ئەندامانی ئەنجومەنی پارێزگای سلێمانی دوجار داواکاری گشتی هێنایە دەنگ و سەرۆکی فەرمانگەی داواکاری گشتی سلێمانی بۆ مەبەستی وەرگرتنی زانیاری و لێکۆڵینەوە لە دۆسەکانی گەندەڵی بەتایبەت لە پرسی نەوتدا سەردانی نووسینگەی سلێمانی پارلەمانی کوردستانی کرد و پارلەمانتارێکیش ڕایگەیاند سەروەری یاسا لە هەرێمی کوردستان چەقی بەستووە بەڵام ئەم جۆرە کۆبوونەوانە گرنگن. بەردەوام ئەم کۆبوونەوانە ئێمە ئەکەین بۆ ئەوەی کە هەماهەنگی لە نێوان پەرلەمان و لە نێوان داواکاری گشتیە تەفعیل ببێ و هەنگاوی جددی بەرەو ڕێکارە یاسایەکان بژیرێتە بەر هەرچەندە سەروەری یاسا لە هەرێمی کوردستانە چەقی بەستووە و لە بەردەمی پرسیاری جددی و گومانی جددیایە بەڵام خۆی لە خۆیان نابێت ڕابوەستین و نابێت کۆڵ بدەین و ئەبێ بەردەوام بین. لە کۆبوونەوەکەدا هەرێک لە گرفتی پاڵاوگەنە یاسایەکانی سنووری پارێزگای سلێمانی و ناڕوونی لە داهاتی نەوت و هەناردەکردنی نەوت بەڕێگەی تەنکەر و بەبۆری و کوالێتی بانزین و گرفتەکانی تری سوتەمەنی تاوتوێکرا. سەرۆکی لیژنەی وزە و سامانە سروشتیەکانیش لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی دەڵێ سەر جەمبەڵگەکانی تایبەت بە گەندەڵی لە کەرتی نەوتدا لە ساڵی 2007ەوە تا ئێستا خستویانەتە بەردەم داواکاری گشتی و ئەویش بەڵێنی پێداون لێکۆڵینەوەی لەسەر بکات. من چەند کەیسێکی گەورم بۆ داواکاری گشتی وروژاند کە کاری تیا بکەن و یەکێ لەوانە پاڵاوگەنە یاساکانی پارێزگای سلێمانی کە 41 دانن دووی تر داهاتی نەوت کە کەس نازانێ بە شاراوی ماوەتەوە و داتاکانی نەوتمەوەی خستۆتە بەردەستیان لە 2007ەوە هەتا ئێستا زیاتر لە 340 بۆ 50 میلیۆن بەرمیل نەوت هەناردەی دەروەکراوە و پارەکەشی تقریبان 32 میلیارد دۆلارەکە ئەمە بەس بە ڕێگەی بۆریەوە هەناردەکراوە بەڵام 4 میلیارد دۆلاری درراوە بە دارایی و باقی کەس نازانێت لەکوێدایە. دوای تەواوبوونی کۆبوونەوەکە سەرۆکی فەرمانگەی داواکاری گشتی سلێمانی ڕایگەیاند لێکۆڵینەوە لە بەڵگەی پەرلەمانتاران دەکەن بەڵام هەموو شت بۆ ڕاگەیاندەکان باس ناکەن تا لێکۆڵینەوەکان تاو دەبن. بەردەوام بۆ بە دوواداچوونەکانە تا بە پێی ئەخیر معلومات کۆمەڵێکی زۆر لەو پاڵاوگانە داخرابوون لەوانەی کە پاڵاوگەی نایاسایی بوون بەڵام بێگومان ئێمە یعنی هەموو شتەکانی خۆمان ڕەنگ بە نەگەینە ئیعلام و بە دوواداچوون زۆر بووە و شەکواش زۆر جوڵێنراوە بەڵام نەمانیستوە ئەم شتانە بگاتە ئیعلام لەبەرەوەی بە ئەسڵ لێکۆڵینەوە پێویستە بە شێوەیەکی نهێنی بەڕێوە بڕوا. بەوتەی بەشداربووانی کۆبوونەوەکە بە دوواداچوونەکانیان بۆ دۆسیەکانی پەیوەست بە نەوت و وزە و لێکۆڵینەوە لە گەندەڵەکان بەردەوام دەبێت بەڵام ڕوون نەبوو ئەنجامی لێکۆڵینەکان بەکوێ دەگات و کەی هاوڵاتیان لە ئەنجامەکەی ئاگادار دەکرێنەوە.